شیعە بەم هەموو اختلافات و کە لە ڕقەی خۆیانەوە کە تۆپیان نا بە مەرقەدەکەی ئیمامی عەلیەوە کەەوە کاتێ لەگەڵ مقتەدا سەدرە دژ بوون بەڵام هەر ڕێگاشیاندا مقتەدا سەدر 10 کەسی غەربی لە وەزارەتی زراعەیە فڕان جێشی مەهدی دروست کرد بەڵام ئەوان نەهاتن جێشی مەهدی سەرکوب بکەن وەکو گیسکەکەی هەیاسی خاز وەکو گورگەکەی هەیاسی خازجا لە کوردیا شتێکی ئاوا هەیە چیرۆکێکی وە کە هەر قەدیمیەکانی ژێڕنەوە کە پاشایە گوتی دای بە هەیاس یەکێ ناوی هەیاس بوو تەمان دیارە ئیاسە دای بە هەیاس وتی ئەم بەرخەم بۆ بگرە لای خۆت ئەم گیسکە بەس نەزیاد کانەکەم دوای ئەوەندە ڕۆژە لێ دووەرەگرمەوە دوای مشتەیری کرەگەر خواردنی نەداتێ لە ڕەبێ خواردنیشی زۆر بداتێ قەڵەوە بێ لەبەرەوە هات تەکبیرێکی بۆ کرد بێت چۆ گورجێکی بۆ پیا کرد خواردنی ئەدایە و بێت چۆ گورگەکەی پیشانەدای بۆی وەزنی دابەزێ لە ترسە ئابەم شێوێت چل ڕۆژەتەوە ئەوە بووە تاکو تەسلیمی کردو بۆچی ئەوان توانیان مقتەدا سەدر بکەن بە گورگەکەی هەیاسی خاص بۆچی ئێوە نەتانتوانی قووەتێکی ئیسلامی ڕەسەن کە لە ناوتانە بوو بیکەن بگیتکەکەی هەیاسی خاص بۆ دوژمنانی خۆتان ئێستا حەشدی وحشی کە هاتۆتە پێشەوە حەشتێک بەرامبەری وەستایەوە کە باوەڕی بە تەوحید و جیهادەکە هەبوو کە بەسەر لاشەی ئەوانە ئەچوو بۆ بەهەشت هەر لە قازانجی خۆشتان بوو بۆچی ئێوە ئەوەندە جۆ قوڵاغی ئەوامری ئەمریکا بوون و ئەمریکانیتان ئەوەندە بە جددی تەنفیزە کرد لە کاتێکە ئەوان بوون بە دەوڵەتیش چوبوونە سەر دەوڵەتیش ئەو هەموو شتەشیان لە ئەمریکا وەرگرت و بە چەکی ئەمریکاش دژی ئێوەن جۆ بە ئەوامرەکانیشی نات جێشی پێدەن تەمانش ترسن بەڵام لە هەمان کاتەوەکو زۆران بازی لەگەڵ ئەمریکا کە هەست پێکەن لە شوێنەکە ئەمریکا دەستی شل بووە ئەمان دەست قایمترەکەن قاچی شل بووە قاچە باتە دواوە ئەمان یەکسەر دێنە پێشوە بەس ئێوە حتا ئەگەر ئەمریکا خەوتوێ ئێوە ناتوانن هیچ شتێ بکەن بۆچی نەتانتوانی